زۆر بەداخەوە بۆ ئەو قۆناغی کە ئێستا میدیای کوردی تێکەوتووە بۆ بەخشینەوەی تۆمەت بۆ ناوزڕاندن بۆ جنێو بۆ سوکایەتی بۆ دەستکاریکردنی ڕسم و وێنە و لۆگۆ ئەمەی کە پێوترێت میدیای نازانم ناوی بنی میدیای سێبەر میدیای بەرسێبەر میدیای پارە تێکراوە یان هەر شتێک بێت ئێمە وەکو لە قیسلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە مانگی 12 و مانگی دو خولێکمان کردەوە ئەم خولە بەشێکی لە سلێمانی بوو بە دەرچاوی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بەشێکی باون و کۆرسی دووەم لە وڵاتی ئێران بوو دوایەوە کە خولەکەمان ئەنجامە خولێکی زۆر سەرکەوتو بوو نزیکەی 20 ڕۆژنامەنووسی سلێمانی لە خولی کۆرسی دووەمە بەشدار بوو نزیکەی 25 ڕۆژنامەنووسیش لە کۆرسی یەکەمە بە ئاشکراوە توانم بڵێم بە تێکەڵەیەکی زۆر بە کۆمەڵە گەنج کوڕ و کەش لە سێ ئاستی جیاوازە گروپی ئەی و بی و سیمان بۆ دروستکردن کە هاتینەوە بەداخەوە ئەڵێم هەنێک لە میدیاکانی هەولێر بە تایبەتی ئەوانی کە مۆڵەتیان هێمن بازەوانە ئەەکەم چونکە ئەوانی کە مۆڵەتیان ناچنە خانی میدیاوە چنە خانی جنێوفرۆشیەوە کۆمەڵێک تۆمەت و ناو ناتوریان بۆ ئێمە دروست کرد و ئێمان نایە پاڵەوەی کە ئەو تیمەی بە گەنجەکانەوە بە هەمومانەوە بە وەکو لە قیسلێمانی وەکو سکرتێری لە قووەکو و خولەکە و خوێنکارانی کە لە خولەکە بەشدار بوون کۆمەڵێک ناو ناتەوە تۆمەتیان بۆ دروستکردین ئێمەش بە حکمی ئەوەی کە خۆمان ڕۆژنامەنووسین و یاساش سەروەرە و کاری ڕۆژنامەوانیشمان هێمە یاسی کاری ڕۆژناوانیمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ لەگەڵ لە پارێزەرا ڕۆشتین سکاڵای یاساییمان لەسەر ئەو دوو کەناڵە مۆڵەتدارە تۆمار کرد